ئەوە دەلیلی ئەوەیە کە زوڵمەتی وایان لێ کردووە کە ئەمەلیان نەماوە بەم حکوومەتە کە بتوانن لەگەڵ بکێشن لەبەر ئەوە مردنیان پێخۆشترە تا لە ژیانی لەگەڵ بکەن. Refugees who fled the ethnic cleansing. Well, right now, I think the biggest struggle is overcrowding. Last night, I think another 600. درێویتیا خۆیان درێژ لە پەی ڕێن سەرخەبوونێ ئەم دیسا لە باڵقانانە لەسەر پرا کەڤری لەبەر چێمێ واردار و لە هەمبەری ئەلێکساندر ماکێدۆنسکی. ماکێدۆنیا بسەد ساڵا دبن حاکیمیەتە ڕۆما و ئۆسمانیادا ما لێ دەڤژی تێکۆشینا سەرخەبوونێژی بەرنەدا و هەر گوت یا سەرخەبوون ئان مرن. و داویەدە ئیرۆ ماکێدۆنیا وڵاتێکی سەربخۆیە و ئەمێ ببن میوانێ وێ ژیانە سەربخۆ. خاچی مەکەدۆنیا جگە لە کۆمارەکەی خۆی خاوەنی ڕابردوویەکی گەورە و مێژوویەکی زۆر دێرینە. ئەم جۆگرافیەی جێگەی هەندێک شارستانیەتی گەورەی جیهان بووە. لەم ڕۆژدا بێجگە لە کۆماری مەکەدۆنیا جیابۆتەوە بۆ وڵاتانی تری وەکو سربیا، بولگاریا و یۆنان و ئەلبانیا. مێژووی مەکەدۆنیا دێرینە و دەگەڕێتەوە بۆ 10,000 ساڵ پێش ئێستا. زۆر شارستانیەت بەم ناوچێدا تێپەڕیون، هەر یەکەشیان شوێنەواری کەلتوری خۆی لێرەدا بەجێهێشتووە. ناوی مەکەدۆنیا لە سەدەی حوتەمینی پێش زاینیەوە بۆ یەکەم جار بەکارهێنراوە. شارستانی دێرینی مەکەدۆنیا، شارستانی ڕۆما، شارستانی بیزانس و شارستانی عوسمانی شوێنەواری دیاری خۆیان بەجێهێشتووە لەسەر سیاسەت و کللتوری ژیانی ڕۆژانەی ئێستای مەکەدۆنیاوە. هەموو کاریگەریەکانیشیان بەسەر مەکەدۆنیاوە دیارە. شوێنەواری دیار وشەیەک نییە کە هەر لە خۆیەوە وترابێت. مێژوویەکی 2700 ساڵی چەندەها جار سنوورەکان گۆڕدراون و ئەو خاکە ماندووەیی کە شوێنپێی هەموو ئەو خەڵکی هەڵگرتووە و چەندەها جار هەژاوە لە گرمەی تۆپ و تفەنگی جەنگ. خەونی ئیمپراتۆریەتی بەوەی حەزەکانی ئەسکەندەری گەورە بەش بووە بۆ سێکی شوەر. هەرچەندە لەبارەی سربەخۆی مەکەدۆنیاوە زۆر بیر و ڕای سیاسی و مێژووی جیاواز هەیە، بەڵام من دەمەوێت بە پوختی ئەوە بڵێم کە ئەم مێژووە مەزنە لە سەردەمی ئیسکەندەری گەورەوە دەست پێ دەکات. لەبەر ئەوەی بە بیر و باوەڕی من ئیسکەندەری گەورە خاوەنی کەسایەتیشی فێرکەر بووە و بووشە بە نمونە بۆ هەموو گیان. لە پێش زاین و بەتایبەتتر لە ساڵی 725 پێش زاین یەکەم فەرماندەری ناوچەکە ئەرگی دهانیدان بووە
کە لە دوایی 40 ساڵ داگیرکاری پێرسوو شەڕی خانەدانەکان دەستی پێکرد. ئیتر ئەمە لەلایەن فلیپی دووهەمینەوە کۆتایی پێهێنرا. ئەسکەندەری گەورە دوای سەفەرێکی مێژووی دوور و درێژ ئیمپراتۆریەتێکی ئێجگار گەورەی دروست کرد کە سنوورەکەی نەدەزانرا. بەڵام تەنها دوای تێپەڕبوونی نزیکەی 150 ساڵ توانرا مەکەدۆنیا بکرێت بە ویلایەتێکی ئیمپراتۆریەتی ڕۆمە. لە سەدەی شەشەمینەوە مەکەدۆنیا بوو بە سلاڤی و لە ساڵی 1230دا چوە ژێردەستی بولگاریەکانەوە و 50 ساڵیش دواتر کەوتە ژێردەستی سربیەکانەوە. فەرمانڕەوایی عوسمانی کە لە ناوەڕاستی ساڵی 1300ەوە تا شەڕی باڵکانی ساڵی 1912 بۆ 1913 خایاندووە و شوێنەواری زۆری لە ناوچەکەدا بەجێهێشتووە. لە ساڵی 1941دا بولگاریا دێتە نێو ئەو خاکەی مەکەدۆنیا کە سربیا و یۆنان لە جەنگی یەکەمی جیهانیدا لە نێوان خۆیاندا دابەشیان کردبوو. لە دوای جەنگەکەشەوە لەلایەن خەڵکەکەوە کۆماری فیدراڵی سۆسیالیستی یۆگۆزلافیا دەست بە فاشیزمی ئەڵمانیدا دەمەزرێنرێت. ناوچە فیدراسیۆنەکەی مەکەدۆنیا کە لە ساڵی 1945ەوە خاوەنی ئۆتۆنۆمی خۆیان بوون لە ساڵی 1991دا سربەخۆی خۆیان ڕاگەیاند. ئێمە توانین بڵێن کە ئەمە لە ڕاستیە سربەخۆیی مەکەدۆنیا وێنەدانەوەی توانای خەڵکەکەیەتی لەبەرەوەی لە ساڵی 1990دا کۆماری فیدراڵی یۆگۆسلافیا هەڵوەشایەوە و جەنگ هاتە نێو ئەم خاکە و مەکەدۆنیا یەکەم کۆمار بوو کە دەستی خەڵکەکەی خۆی گرت و هەمویان پێکەوە باشتی و برایەتی توانیان جیا ببنەوە و سربەخۆیی خۆیان ڕابگەێنن لە هەموو دنیادا. ئەمەش سربەخۆیەکی زۆر سربەرزانە بوو بۆ مەکەدۆنیەکان. کە تیتۆی سەرۆکی یۆگۆزلافیای سۆسیالیست لە ساڵی 1980دا کۆچی دوایی کرد، ئێتر لێکترازانی یەکێتی سۆڤیەتیش لەو کاتەوە دەستی پێکرد. لە ساڵی 1989دا کە بەری خۆرەڵات ڕووخا، ئیتر پێکدادان لە نێوان کۆمارە فیدراڵیەکاندا دەستی پێکرد و دیارترینیان ئەو شتانە بوو کە لە بۆسینە هێرزگۆڤینیا ڕوویدا. ئیتر لە ساڵەکانی نێوان 1991 بۆ 1995دا ناوچە ئۆتۆنۆمیەکان یەکەیەکە دەستیان کرد بە ڕاگەیاندنی سربەخۆی خۆیان. مەکەدۆنیا لە سەرەتای ئەو قۆناغەدا سربەخۆی خۆی ڕاگەیاند و جیاوازیشی لەگەڵەوانی تر ئەوە بوو کە بەبێ شەڕ و بەهێمنی ڕیفراندۆمی خۆی ئەنجامدا و سربەخۆ بوو. سیستمی سیاسی و کۆمەڵایەتی لە بینچینەوە گۆڕا. سیاسەتمەدارەکانی مەکەدۆنیا پێویست بوو زۆر بە وریاییەوە هەڵسوکەوت بکەن لەبەر ئەوەی لە پڕێکە لە سۆسیالیزمیەوە بووە کۆمەلگایەکی تر. هەروەها بەنیازیش بوو ببێ بە دەوڵەتێکی سربەخۆ لە فدراسیۆنەکەدا. لەبەر ئەمە لە ڕێفراندۆمەکەی ساڵی 1990دا زۆر بە وریایی هەڵسوکەوتیان کرد. لە نێو پرسی ڕێفراندۆمەکەدا ئەوەشیان نووسی بوو کە ئەگەر سربەخۆیش دەست نەکەوێت ئەوە مەکەدۆنیا هەر بەردەوام دەبێت لە فیدراسیۆنەکەدا. خەڵکی مەکەدۆنیا لە ساڵ 98 وەڵامی بەڵێیاندا بۆ سربەخۆی و بەم شێوەیەش ئەنجامەکەی ڕاگەیەندرا. بەڵام ڕاگەاندنی ئەنجامەکە دەست بەجێ نەبووە چارەسەری هەموو کێشەکان. ڕاستە خەڵکەکەی مەکەدۆنیا ئەیانوێت بەڵێ بۆ سربەخۆیی مەکەدۆنیا، بەڵام هەر لە ناوچەکەشدا کە 500,000 ئەلبانی دەژیان بایکۆتی ڕێفراندۆمەکەیان کرد. هەرچەندە سیاسیەکانی مەکەدۆنیا دەیانوێت کە ئەوان گوێنادەن بە جۆری نەتەوایەتی و هەموو دانیشتوانی مەکەدۆنیا بە یەک چاو تەماشا دەکەن، بەڵام ئەلبانیەکان بەم شێوەیە بیریان نەدەکردەوە. گۆڕانکاری گەورەی دوای سربەخۆییەکە ئەوە بوو کە میلەتی مەکەدۆنیا بە کەمینەکانیشیەوە ئیتر خاوەنی مافی خۆیان بوون و سیستمی حکومڕانیشیان تایبەت بوو بە خۆیان. ئێمە پێشتر دوو پلە حکومڕانیمان هەبوو، حکومڕانی کۆماری و فیدراڵی یۆگۆسلافیا، بەڵام ئێستا حکومڕانیەکە تایبەتە بە مەکەدۆنیا خۆی. ئەمەش بەواتای ئەوە دێت کە هەموو خەڵکی مەکەدۆنیا خاوەنی مافی خۆیانن. ئەمان
مافانەش بریتین لە مافەکانی مرۆڤ، مافی ئابووری، مافی کۆمەڵایەتی و مافی هاونیشتیمانی بوون. مەکەدۆنیا زۆر گرنگی بە مافانە دەدا. لەوانەیە وتەکانی ڤیکتۆر گابیر کۆمەڵێ نمونەی چاکی تابێت بۆ بوون بە کۆمەڵگایەکی باش، بەڵام لە هەموو کاتدا ئەم شتانە نابن بەڕاستی. مەکەدۆنیا خاوەنی کۆمەڵگایەکی زۆر ڕۆشنبیرە. لە دوای سربەخۆیەکەیەوە ئەم کۆمەڵگایە پێشکەوتنی زۆری بەخۆیەوە بینی لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیشەوە. کۆمەڵگەکەی زۆربەی پێکهاتوون لە مەکەدۆنی و ئەلبانیەکان. هەندێک کۆمەڵگەی بچووکیش بە شێوەیەک خراونەتە لاوە. مەکەدۆنیا بەم ستراتیژیە دەوڵەتی میلی پێگەێناوە. لە هەردوو لاوە سیاسیەکانی مەکەدۆنیەکان و ئەلبانیەکان پرۆژەی هاوچەرخیان هەبووە بۆ داڕشتنی مۆدێلی نوێی کۆمەڵگا. ئەلبانیەکان وەک ڕکابەری مەکەدۆنیەکانیان لێهاتبوو. هەر کات دەوڵەتی مەکەدۆنیا بڕیارێکی باە بۆ سیاست یاخود کۆمەڵگەی مەکەدۆنیا، ئەوە پارتە ئەلبانیەکان یان بایکۆتیان دەکرد و یاخود بە شێوەیەک لە شێوەکان بەگویان نەدەکرد. لە ئاڵۆزیەکانی نێوان مەکەدۆنیەکان و ئەلبانەکاندا پارتی یەکێتی نەتەوەی دیموکراتی مەکەدۆنیا ڕۆڵێکی بەرچاوی هەبوو و هەوڵیشی داوە بۆ سربەخۆیی بوون و پاشان بووەتە پارتی دەسەڵاتدار. پارتی دیموکراتی یەکڕێزی میلی مەکەدۆنیا ڕۆڵی گرنگیە بۆ لەو جیاوازی کە لە نێوان ئەلبانیەکان و مەکەدۆنیەکاندا هەبووە. لە ساڵی 2001دا کە ئاڵۆزی ڕوویدا لەگەڵ گەریلاکانی ئەلبانیەکاندا ئەم پارتە لێکچوونی نەتەوەی پێش هاونیشتیمانی بوون خست بوو. ئەگەر بەرەو پێشوونی پۆزتیڤ ڕووی بدایە لە یەکڕێزی میلەتدا ئەوە بارەکە بە شێوەیەکی تر دەردەچوو. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بەرچاومان دەکەوێت بەداخەوە بارێکی نێگەتیڤە و بۆتە هۆی دروستبوونی جیاوازی لە ڕیزەکانی گەلدا. چڕی دانیشتوانمان ڕوو لە کەمبوونە و ژمارێکی زۆر دانیشتوانمان بەرەو دەرەوەی وڵات کۆچیان کردووە. لەوانەیە ئەوە بووبێتە هۆی پێکدادانی دوو گروپەکەی نێو کۆمەڵگەکەمان کە ئێمە بە نەتەوە پەرستێتی کاری سربەخۆی یەکەمان بەڕێوە بردووە. من دەڵێم ئەمەی کە ئەمڕۆ ڕوودەدات کەم و کورتی سیاسەتەکەیە. ئەگەر بژڵی هۆکارەکەی چییە؟ سربەخۆی ڕاستەقینە. پارتی کۆمیونیستی مەکەدۆنیا لە دوای ئەم گۆڕانکاریانەوە لەلایەن سەرۆک وەزیر برانکۆ کیرڤینکۆڤسکی و سەرۆکۆمار کیرۆ گلیگۆرۆفەوە بە سەرکەوتووی کرا بە پارتی دیموکراتی کۆمەڵایەتی مەکەدۆنیا کە پارتێکی بەهێز بوو. پارتی دیموکراتی کۆمەڵایەتی مەکەدۆنیا خاوەنی شکۆی دەوڵەتی سربەخۆیی مەکەدۆنیایە. لەبەر ئەمە پارتی دیموکراتی کۆمەڵایەتی مەکەدۆنیا توانی زۆر بەژیرانە لەگەڵ هاونیشتیمانیەکانی مەکەدۆنیادا بە ئاشتی لە کۆماری فیدراڵی یۆگۆسلاڤیا جا ببێتەوە. ئەمڕۆ پارتی دیموکراتی کۆمەڵایەتی مەکەدۆنیا بڕۆی بە دیموکراسیەتە و لەسەر دیموکراسیەتیش دەڕوە. وە پارتێکە کە هەوڵ دەدا بۆ بەرەو پێشچوونی ئابووری، هەروەها پاراستنی مافەکانی مرۆڤ و یەکسانی تاکەکانی کۆمەڵگە و یەکبوون لەگەڵ یەکێتی ئەوروپا و ناتۆ، وە پاراستنی پەیوەندیەکی باش لە نێو گروپی نەتەوە جیاوازەکاندا. لەبەر ئەوەی کۆمەڵایەتی مەکەدۆنیا خاوەنی شکۆی دەوڵەتی سربەخۆیی مەکەدۆنیا خۆیەتی، هەر لەبەر ئەم هۆکارانەیە کە ئێمە باز لە سربەخۆیی و پێکەوە ژیانی مەکەدۆنیەکانەکەین. با تۆزێک واز لە کێشە سیاسیەکان بێنین و بچینە سەر جۆگرافیا و باری کۆمەڵایەتی مەکەدۆنیا. مەکەدۆنیا ناکەوێتە سەر دەریا و ئەم کەم و کورتیەشی بە دەریاچەکانی ئۆهری، پرێپسا و دۆریان پڕ کردوێتەوە کە بە دەوریاندا چەند پارکێکی میلی دروست کردووە. هەرچەندە لە ڕووی بازرگانیەوە هیچ سوودێکیشیان نییە بووی، بەڵام لە ڕووی جوانی سروشتەوە هەندێک کەم و کورتی داپۆشیوە. ڕۆباری ڤاردار کە وڵاتەکەی لە باکوورەوە بۆ باشوور کردووە بە دوو بەشەوە دیمەنێکی زۆر جوانی داوە بەم وڵاتە.
Makedonya Balkanların güneyi. مەکەدۆنیا لە بەشی خۆرهەڵاتی باڵکانەکاندا زۆر بچووکە، وڵاتێکە کە خاوەنی چڕی دانیشتوانێکی 1.5 ملیۆن کەسە، بەڵام شوێنەکەی باشە و دیمەنی سروشتی و مێژووی زۆر جوانی هەیە. زۆر شوێنەواری مێژووی پاراستووە، ئەمانە هەر لە سەردەمی هەلەنیستی کەوا بیگرە تا سەردەمی بێزانس و عوسمانیەکان. لەگەڵ هێلین و بێزانس و عوسمانیدا کللتوری سلاڤیش شوێنی پێی باشی لەم وڵاتەدا بەجێ هێشتووە کە هەموو کەس ئەتوانێت لێرە بیبینێ. Slav kültürü hakim. ئەم نەهال باژارێ ئۆهرینە گۆلگۆری ئاگاهداری ئارکێۆلۆژی تاریخاوێ دچێ بەری 6,000 ساڵە و باژارێ ئۆهری و گۆلا ئۆهریژی ژعالی ئونێسکۆ بە وەکە میراتا دنیایە یا کولتوری تێناسی. کاتێک ئۆرهیدیەکان باز لە شارەکەی خۆیان دەکەن کە دەڵێن خواوەند بەهشتی دروست کردووە و پارچەیەکیشی لێرە داناوە. ئۆرهێت خاوەنی پاکترین ئاوە لە جیهاندا. مێژوەکەی 6,000 ساڵە و خاوەنی 60,000 دانیشتووە. ناوەندێکی گرنگی سروشت و مێژووی مەکەدۆنیایە. جوگرافیای مەکەدۆنیا تەنها بە سروشتە جوانەکەی نەناسراوە، بەڵکو بەهۆی ئەوەی کە جیاوازی نەتەوەی تیادایە و سنوورەکانی لەگەڵ سربیا و یۆنان و بولگاریا و ئەلبانیا و کۆزۆفایە جوانتر بووە، هەرچەندە کە بە شێوەیەکی استراتیژیش توانیوێتی سەر بەخۆی خۆی بەبێ شەڕ بەدەست بێنێت، بەڵام هەر ئاڵۆزیەکی هەبێت لەگەڵ ئەلبانیەکاندا ئەوە لەوانەیە مەترسیشی گەورەی بۆ دروست ببێت لە نێو وڵاتەکەدا. هەرچەندە لە ناوخۆیدا مەکەدۆنی و ئەلبانیەکان دەژین، بەڵام کللتوری وڵاتانی دراوسێش کاریگەریان دەبێت بەسەر کۆمەڵێک لە خەڵکەکەیەوە. هەرچۆنێک بێ مەکەدۆنیا لە یوگۆسلاڤیا جیا بوویەوە. لەم قۆناغەدا کۆمەڵی نەتەوە سیاسیەکان هەندێک ڕاو هەڵبژاردەیان لا دروست بوو بەرامبەر بەداهاتوو. بۆ ئەم مەبەستەش مەکەدۆنیەکان کە زۆرینەی دانیشتوانی مەکەدۆنیایان پێگێناوە ئەوەیان هەڵبژار کە مەکەدۆنیا دەوڵەتی میلەتی مەکەدۆنیا بێت. بۆ ئەم مەبەستە کەمینەکانی تریشی وەک ئەرنەڤوتی و تورک و سرپی و ڕۆمانی و بۆشناکیەکان هەمان مافی مەکەدۆنیەکانیان هەبوو. لە 2 ملیۆن چڕی دانیشتوانەکەی نزیکەی دوو لە سەرسەی مەکەدۆنین و دوای ئەوانیش ئەلبانیەکان دێن کە ژمارەیان دەگاتە نزیکەی 500,000 کەس. وا لە دوای ئەمانیشەوە بە ژمارەی 100,000 کەسەوە تورک و ڕۆمانی و بۆشناکی و ئۆلاهیەکان دێن. ئێمە زۆر شانازی دەکەین بۆی کە ئەتا تورک و قەشە تێرێسا لە مەکەدۆنیا لەدایک بوون. ژوستینیانیش هەر لێرە لە ئۆسکوبدا لەدایک بووە. ئەمانە هەمووی کەسایەتی مەزنن کە شوێنەواری گرنگیان لە دوای خۆیان بەجێهێشتووە. ئسکەندەری گەورەش هەر خەڵکی مەکەدۆنیایە. هەمویان لە خاکەکەی ئێمە بوون. هەج بەردێک هەڵ بدەیتەوە لە مەکەدۆنیادا مێژوویشی لە ژێردایە. ئێمە شانازی بەم دەوڵەمەندیەوە دەکەین. گەر سێری چواردەوری خۆمان بکەین مزگەوت و کەنیسە و مۆزەخانەی هۆڵۆکۆستی یەهودیەکانیش دەبینین. هەروەها دەتوانین قاڵای چاخی نێوەندیش ببینین. ئەم کەلتورە لەم هەموو جۆرە پێکهاتووە بۆیە دەوڵەمەندە و بۆ تەسلیمایەکی جوان بۆ مەکەدۆنیا. لەبەر هۆکاری ئابووری لە ناو ئەم گەلانەدا کۆچکردنی ناوەوە و دەرەوەی وڵاتیش بوونی هەیە.
لە ماکەدۆنیا بەرەو پێشچوونی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری بە زۆری کاری لە گەنجەکان کردووە. گەنجەکان لێرەدا دەخوێنن، واتە لێرەدا هەر چۆنێک بێت هەلومەرجی خوێندن هەیە، بەڵام دۆزینەوەی کار لێرەدا زۆر ئەستەمە. زۆربەی گەنجەکانی ماکەدۆنیا یان ئەچنە دەرەوەی وڵات و یاخود دەچنە ناوەندی ئۆسکوب. بەهۆی ئەمەشەوە شارە بچووکەکان بەرەبەرە چۆڵ دەبن و نامێنن، هەموو بەرەو سنتەر دەڕۆن. هەندێک کێشەی ناوخۆیی دەست بەجێ دوای سربەخۆیەکە هاتنە مەیدانەوە. لەگەڵ ئەمەشدا هەندێک کێشەی تری وەکو ناوی وڵاتەکە کە سەر بە کللتوری هێلێن بووە و لە سنوورەکەی خۆیدا ناوچەی مەکەدۆنیای هەبوو، بۆیە یۆنان سکاڵای بەرامبەر ئەمە دەربڕی و ئەمەش بووە هۆی کێشە لە بەردەم چوونە نێونەتەوە یەکگرتووەکان و ناتۆ و یەکێتی ئەوروپا. لە قۆناغی بوون بە دەوڵەتێکی سربەخۆدا یەکێک لە کێشەکان دانپێدانان بوو لەلایەن وڵاتە نێودەوڵەتیەکانەوە. کۆماری مەکەدۆنیاش کێشەیەکی دیاریکرا و تایبەتی هەیە، ئەویش دانپێدانانە بە ناوی مەکەدۆنیا و هەروەها بوونی ڤیتۆ لەسەر ئەندامبوونی لە یەکێتی ئەوروپا و ناتۆ. لێرەدا ئەمەوێت تەنها بە بیرتان بێنمەوە کە مەکەدۆنیا پێش هەموو وڵاتانی هەرێمەکە لە ساڵی 2000دا پەیمانی جێگیری نەتەوایەتی واژۆ کرد، بێ ئەوەی کە وڵاتانی تر ئاگایان لێبێت و لە ساڵی 2005دا ئەندامەتی خۆی بەدەستهێنا. هەر لەو کاتەوە مۆنتێنێگرۆ وادەیەکی دیاری کردووە بۆ پرۆسەی گفتوگۆکردن و لێگەیشتن و ئەلبانیا و سەربیاش بەرەو قۆناغی بە ئەندامبوون دەڕۆن. ئەم کێشەی ناو ئەم وڵاتە دروستکرا و کار دەکاتە سەر بەرەو پێشچوونی مەکەدۆنیا و باری ئابووری و کاری هاوڵاتیەکانی لە دوا ڕۆژدا. هەرچەندە یۆنان لە ساڵی 1995دا مەکەدۆنیایی بە کۆماری یوگۆزلافیای دێری ناوبردوو، لەو ماوەیەشدا هەندێک لە پەیوەندی سیاسی و بازرگانی لە نێوانیاندا دروست بوو و بۆ ماوەیەک بەردەوام بوو، بەڵام یەکێتی ئەوروپا و ناتۆ بەردەوام بوون لە ناڕەزایەتەکانیان و ناڕازی بوون لە بوون بە ئەندامی. مەکەدۆنیا لە ڕووی نەتەوایەتیەوە لە ناوەڕۆکەوە بەشبەش کراوە. ئەم بەشبەش بوونەش باڵی کێشاوە بەسەر ڕێکخراوەکانیشدا. هەر لەبەر ئەمە ئەستەمە باز لە کۆمەڵگایەکی یەکگرتوو بکەین لە ناو مەکەدۆنیادا. لەوانەیە ئەمانە ئاماژە بن بۆ دەوڵەتێکی دوولایەنی یاخود بڵێن سیستەم پارالێلی، ئەمەش بۆ تاکێکی ئاسایی لەوانەیە زۆر ئەستەم بێ، هەر لەبەر ئەوەی لە دەوڵەتێکدا دوو سیستەم هەیە، کەواتە دەتوانین بڵێن کە ژیانێکی کۆنفیدراڵی و فیدراڵی بەربڵاوە لە ناو مەکەدۆنیادا. ئەمەش لەوانەیە بۆ تاکەکانی ناو مەکەدۆنیا زۆر ئەستەم بێ. بەشێکی زۆر لە دانیشتوانی مەکەدۆنیا لەم ئاڵۆزیانەی ئێستا بێزارن، چونکە نایانەوێت بکەونە نێو ئەو ناخۆشیانەی کە زۆر بەستەمی لە ساڵی 1935دا بەسەریاندا تێپەڕی. هی gelek kolanê got em bibînin he û rêvîtiya me il Makedoniya dewam dike. بەڵێ، مەکەدۆنیا لە ناوەندی ئەوروپادایە و هەزارەها ساڵە خەڵکانی ئەم خاکە هەوڵ دەدەن کە پێکەوە لەم وڵاتەدا بگوزەرێن و بێگومان کۆمەڵێک یادەوەری ناخۆشیشان هەیە لەم پێکەوە ژیانەدا، بەڵام خەڵکەکەی ئومێدیان هەیە و بڕوایان وایە کە چۆن لە جەنگی جیهانی دووەمدا ڕزگاریان بووە ئاوهاش ئەم ڕۆژە ناخۆشانە تێبپەڕێنن. بڕوام وایە کە لە داهاتوودا مەکەدۆنیا لەگەڵ هەموو ئەوروپا و جیهاندا یەک دەگرێت و دەبێتە یەکێک لە وڵاتانی ئەوروپا. من ئومێدەوارم کە ببێتە وڵاتێکی خۆش بۆ هەموو گەنجەکانمان، بۆ هەموو تاکێکی ناو ئەم وڵاتە، تاوەکو چیتر وڵات بەجێ نەهێڵن و لە وڵاتەکەی خۆیان کار بکەن و خێزان دروست بکەن.